ئایا لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارێک لەلایەن ئەفسەرانی پۆلیس و دەتوانن تەقە لە تاوانبار بکەن و لە ئەنجامدا ئەو تەقە بێتەوەی کوشتنی تۆمەتبارەکە، ئایا بۆیان هەیە بە پێی یاسا؟ وەکو بنەمای گشتی پیاوانی پۆلیس، کارمەندانی ئاسایش ناتوانن تەقە بکەن لە تۆمەتبارێک هەرچەندە ئەمری قەبزیشی هەبێت. بۆیان هەیە نەخێر ناتوانن، بۆیە وەکو بنەمای گشتی حاڵەت هەیە دەتوانن، بەڵام وەکو بنەمای گشتی بۆیان هەیە دەستگیری بکەن. بەڵام لە یەک حاڵەت بۆیان هەیە تەقە لە تۆمەتبار بکەن و بشی کوژن و هیچ بەرپرسیارەتیی سزاییشان نەکەوێت هەست. بەڵێ لە چ کاتێک بەپێی مادەی 108 لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایی دەڵێ ئەو مادە یاساییەی کەوا بڕیاری دەستگیرکردنی متهەمی لەسەر دەرچووە ئەگەر سزای مادەکەس بۆ ئەو تاوانەی کە خراوەتە پاڵ تۆمەتبار، ئەگەر سزای تاوانەکە زیندانیکردنی هەمیشەیی بوو کە 20 ساڵی ڕەبەقە یاخود لە سێدارەدان بوو لەم دوو حاڵەتە ئەگەر تۆمەتبار لاری کرد لەوەی خۆی بەدەستەوە بدات و هەندێک جار هەیە بەرەنگاری پیاوانی پۆلیس یاخود کارمەندانی ئاسایش دەبێتەوە، هەندێک جاریشەیە هەوڵ دەدات ڕابکات، ئەگەر مادەکە لەو جۆرە مادانە بوو سزاکەی بەو شێوەیە بوو کە باسم کرد لەم بارەدا مافیان هەیە تەقەی لێ بکەن، بشی کوژن و هیچ بەرپرسیارەتیی سزاییشان ناکەوێت.